زیاتر ئەو پێشانگایانمان کردووە بەشداریمان کردووە لە هۆیەکانی فێرکردن بۆ سوودمەنی منداڵەکان زیاتر ریش گرنگمانداوە بەو شتانەی کە دیسان دووبارە کراوەتەوە هۆیەکانی فێرکردنمان هەموو دەستکاری منداڵەکانە واتە لە کارتۆن و لە گڵاس و لە بوتڵی ئاو لەو شتانە هۆیەکانی فێرکردنمان کردووە و هەروها لە عینەن هەمان کاتە فێری منداڵەکان دەکەین کەوا دەرفەت بدەن و احتیمام بدەن بە ژینگەکەیان چکە ئێمە دۆستی ژینگەین حەزەکەی منداڵەکان بزان چۆن ئاگایان لە ژینگەکەی خۆیان بێت و چۆن ئەو شتانە فڕێ نەدەن و ببێتە هۆکارێکەوە یعنی ژینگەکەیان پیس بکەن لە جیاتی ئەوەی فڕێ بدرێت و ژینگیان پیس بکەن بتوانن لەو شتانە شتی بە سوود دروست بکەن لەوانەش شتی وەکو جەنابتان ئەبینن زۆر شتمان دروست کردووە لەو کارتۆن و لەو شتانە و هەموو منداڵەکانیش ئێستا گرنگیان پێداوە و دەزانن و دەتوانن بڕۆنەوە ماڵەوە بە دایک و باوکیان بڵێن ئێمە لەو شتە ناتوانین فڕێدەین ئەتوانین ئەو شتەی پێ دروست بکەین و هەموو ئەو هۆیە فێرکاریە لە چی لە مەجای بیرکاریە لە کوردیە لە زانستە لەو شتانە هەموو هۆیەکانمان فێرکردوون و دروستمان کردووە. سوپاسی ئەو کەسانە دەکەین کە ئەم پێشەنگایان ڕێخستیە بەڕاستی خۆشببختین کە ئێمەش بەشداریمان کرد وەکو باخچەی منداڵان چکە بەهەرحاڵ دەرفەتێکە بۆ ئێمە بۆ چەندەها ڕەوزە باخچەی منداڵان کە خۆیان بناسیێنن کە ئیشی منداڵەکان بناسیێنن بەو کەسانەی کە دەیانەوێشتی زیاتر فێرکەن لە بواری پەروەردەکردنی منداڵ خۆتان دەزانن منداڵ کە پەروەردە دەکرێتن زیاتر پێویستە فێر بکرێ بە یاری یاریش تەنها بەو شتانە نابێتن کە ئێمە لە بازار بیکرین و بیهێنینەوە کە منداڵەکە بەردەستی بخەین چکە ئەوە لە ماڵانیشدا هەیە ئێمە هەوڵ دەدەین وا لە منداڵەکان بکەن سود لەو شتانە وەربگرن کە خۆیان ئیشی پێ دەکەن بۆ نمونە ئەمە زۆر جار ئەگەر سەیری پێشانگاکەمان بکەین زۆر جار ئەو برین کلینیس هەیە ئەو مقەبایی کە لە ناو کلینکسە هەوڵماندایە منداڵەکە بۆی هەم فێر بیتن کە بەردەوام دەستی خۆی بسرێتەوە بە پاچی ڕای بگری هەوڵماندایە بیستیفادە لەو مقەبایە بکاتن بۆ نمونە پیتێکی فێر دەبی یاخود ڕەنگەکان فێر دەبی بەردەوام بەپێی ئەو پلان و پرۆگرامی کە ئێمە هەمانە بۆ نمونەگە پلانەکە ڕەنگکردن بیدێ ئەو مقەبای ڕەنگ دەکات زۆر جار ئێمە شەربەت کێک دەدەین بە منداڵان بۆ ئەوەی ئەوان ئیستیفادە لەو کارتۆنە بکەن ڕۆژ بە ڕۆژ مامۆستاکە هەردەستی بە یارمەتی منداڵەکان لەو پارچە پەراوانەی کە ئیشیان پێکردیان ڕستمیان لەسەر کردیا بە ڕسمەکانی وایدا دەپۆشیتن سوودی لێوەردەگرتین پیتەکانی لەسەر دەنووسی یاخود ڕێگای هاتوچۆکان کە وانەکە شەرع دەکا بۆیان باز دەکا ئەوە هەموو دەرفێتێکە بێجگەلەوەی هەندێشت هەیە بەردەستی منداڵی ژنێ ئێمە گەڕاندیتمانەوە بۆ نمونە ئەو دەبەی ئاو خواردنەوەی دەبەکان گەورەکان دەینی بۆی منداڵ لە تۆ بگواستنەوە بەکاری بینی یاخود لە شتە زیادەکانی خۆی لە ناوپۆل بخاتە ناوێ تەغلیفی دەکەین بە وێنەی منداڵەکان بە ئیشی لەگەر ئەوەش هەموو شتێکی گرنگتر ئەوە هانی منداڵ دەدەین لە بواری هوەری لەبەرەوەی ئێستا بەڕاستی لە کوردستاندا یعنی هەز دەکەم بایەخێکی زۆر بە بواری هوەری لای منداڵان نادرێتن لەبەرەوەی منداڵ هەر لە منداڵیەوە هەستی ئەوەی هەیە کە هونەرمەندە کە تێیدا هەیە کێشە نییە ببیتە دکتۆر ببیتە ئەندازیار مهم ئەو هەستە و ئەو شتەی کە هونەری هەیتی نەفۆتێتن ئێمە هەوڵماندایە وابزانە منداڵێکمان هەبوو ئێمە ئاڵای کوردستانی لێ قسمان کە ڕاستە و خۆ بیکاتن لەبەروەی کە بزانن کە منداڵ هەیە لە تەمەنێکی 5 ساڵی ئەو هەستەی لا دروست دەبێت کە بێبێتە ڕۆژایەک بێتە وێنە کێشێک کە پێشەنگایەکی تایبەت بە خۆی بکاتەوە کە ئەو بێت بەشداری پێشەنگا بکە حەز و ئارەزوەکانی زیاد دەبێت ئیدی ئەوە کارەکانمانە ئینشاءڵڵا شتی باشتر و چاتریش بەرەو ڕێیە. ئەمڕۆ
کاتم بۆ ئەم پێشنگایە بەڕاستی کە دڵخۆش بم کەەوە ژمارەیەکی زۆر لە باخچەی منداڵانی حکومی و هەروانە حکومی بەشدار بوون ئەوەی کە سەرنجی من ڕاکێشە زۆر لەم باخچانە کاریان لەسەر ئەوە کردووەکەم بێگومان ئەمە کاری دەستی بوو زۆر لە شتی بێسوود شتی بەسوودیان ئەنجامدا بوو کامە زۆر گرنگە جگە لە فێربوونی قوتابی منداڵ پێویستە منداڵ لەوە ڕابێنێن کەوا چۆن لە شتی بێسوود بەسوود دروست بکرێ هەم بۆ پاراستنی ژینگەکە زۆر گرنگە لەم خاڵە و پێویستە هەموو باخچەی منداڵان لە پاڵ فێرکردن منداڵەکانیان لەوە ڕابێنن کەوا فێری کاری دەستی بکرێت چونکە کاری دەستی زۆر جار ئەبێتە هۆی زیاتر ئەوە کەوە کاریگەری لەسەر بیرکردنەوە و هەروە تێگەیشتنی منداڵە بێ نەک تەنانەت هەر تەنها نووسین و وەرەقە و قەڵەم پێویستە لە ڕێگای دەربڕینی منداڵ لەو بیرروبۆچوونێکە هەیەی یاخود لەو فێربوونێکە هەیەی لە ڕێگای کاری دەستیەوە دەرببڕێ من پێم وایە ئەم جۆرانە پێویستە هاان بدرێت و دەستخۆشی لەو باخچانە ئەەکەم کەەوە ئەمڕۆ بەشدار بوون. خۆشحاڵین کە بەشداریمان کردە لەو پێشانگایە بەڕاستی کردنەوەی پێشانگایەت کە هەر زۆر ئیسیفادەی لۆم هەم لە مامۆستایەکە هەم لە قوتابەکان کە بتوان ئیشەکانی خۆمان پیشانی خەڵکی بدەین من مامۆستای هونەر و مامۆستای چالاکی لە باخچەی منداڵانی فلۆرەنتین ئەمڕۆ ئێمەش بەشداریمان کردووە زیاتر ئیشەکانمە ئیشی دەستی منداڵەکانە ئەکید بە یارمەتی مامۆستایەکان پیشانگەکەش هەمان کات لە باخچەکەیمە ئامادە کراوە بە ئامادەبوونی 11 باخچەی چاری ناحکومی و هەفتی حکومی و بەشداربوونەکانیشیان هەمویان کارەدەستەکانە و هۆیەکانی فێرکردنە تایبەتە بە منهەجی باخچەکان و دەستکردەی منداڵەکانیشمان زۆر داناوە و بە یارمەتی مامۆستای هونەری و زۆربەی مامۆستایەکان بەشداریان لێکردیە و زۆر پێخۆشحاڵ بووم بە ئامادەکردنی ئەو پیشانگەی لە باخچەکەماندا و بە ئامادەبوونی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر و وەزارەتی پەروەردە و ناوچەی برایەتی و سەرپەرشتیاری هەولێر و زۆر بە خێراتنی بەڕێوەبەر ئازیزەکان دەکەم لە باخچەکانی دیش ئامادە بوون پێخۆشحاڵ بووم و هیوادارم بەدڵی ئازیزتان بێت. بەڕاستی من خۆشحاڵم چکە من پەیوەندێکی ڕاستە و خۆم لەگە کاری دەستی هەیە ئەگەر چی من لە وەکو موزیک مامۆستای موزیک لە کۆلیجی هونەر جوانەکان لەوێدا مامۆستای یاریدەدەر لە هەمان کاتدا ئەمن وەکو بەرگدروی ئافرەتان ئیختیساسی خۆم بۆ پێشتر کەواتە دەزانم قیمەتی کاری دەستی زۆر بەهای هەیە بە تایبەتی لە وڵاتەکان ئەو وڵاتانی کە کاری دەستیانێ بۆ نمونە ئەو وڵاتانی وەکو مەغریب وەکو ئێران وەکو تورکیا وەکو وڵاتەکانی تر بەڕاستی بەهایەکی ئەوڕۆکە ینی بەدەگمەن هەندێک شتم دیت کە کاری دەستی بەڕاستی وەکو مامۆستا ئالا لێرکوانە کە ئیعجاب و سەرسوورمانێکی زۆر تایبەتیم هەبوو بەرامبەری یەکەم جار و بە کارە دەستەکانی کە بین کە بە مادەیەکی شوشەیی یان پلاستیکی کە لە بۆ مان ڕازاندنەوە سەرنجی ڕاکێشام کە ئەوە بەهایەکی هیوادارم لە وڵاتەکەیمەدا یعنی کاری دەستی بەهای هەبی بۆ نمونە کاری دەستی لە مافور لە جلوبەرێک لە پەیکەرتاشی لە شوشەوات و لە گوڵ و گوڵدان و شتیوە ینی بۆ نمونە کە ئێستا ئێمە وەکو جلکوبەرجی ئافرەتان هەموو کات لە شێوەی دیزاین ئەمە دیزاین لە بۆ دەکەن و نوێکاری لە بۆ دەکەین لە سەدەقی خۆی نییە جلی کوردی بەڵام لێرکوانشدا ئەمە گوڵمانەیە بەڵام ئەو گوڵە ئەوی شتالێکی نوێ هەیە گوڵ لەوانەیە لە چەند مادەیەک دروستکێ بەڵام ئێستا گوڵ لە کریستاڵ و لە مادەی پلاستیک و شوشەی دروست دەکرێت یان لە مادەی قوماشی وا دروست دەکەیت کە ستایلی نوێ پێوە دەبیندرێ من دەستخۆشی دەکەم بەڕاستی کە یەکەمی جارە ببینم لە باخچەیەکی ساوایانی ئەوە وەکو باسم کرد بە تایبەتی مامۆستا ئالا
یعنی جێ دەستی ڕنجین بی پەنجەکانی ڕنجین بی زۆر بەهرەی هەیە پێم خۆشە ئەو بەهرەیە بکاتە شێوایەکی بزنس کە بتوانین لە هەموو جەیەک ئەو دەستکردی خۆی لەگەر ئەو مامۆستایانی کە لێرە دیتم بەڕاستی بە تایبەتی ئەو شتانی کە دروست دەکەیت لە مەوادی زۆر بەسیت لە پلاستیکیان لە دەبەی ئاو یان لە شتێکی وا پارچە پەڕۆکێک یان پارچەدارێک شتی لێ دروست دەکەیت لە وڵاتانی شار ئەوایە دەبینی کاتێک پارچە قماشێک دەبینێتەوە یان پارچەدارێک دەبینێتەوە ئەوە دەبێتەوە نابێتەوە هۆی خەسار بووین دەبێتە لە ئابەی منداڵانی پێ جێبەجێ دەکرێت وەکو ژمارەکان وەکو ڕەنگەکان پارچەدارەکە فڕێ دەدرێ لەوانەیە بە سەدان تۆن پارچەدار فڕێ بدرێ بەڵام ئەگە کاری دەستی هەبی لە وڵاتیمە بە تایبەتی لە وەزارەتەکان بێن لە بۆ نمونە ئەگە وەزارەتی ڕۆشنبیری یان وەزارەتی هەر وەزارەتە چی بیکە پەیوەستی بەوەی ئەو پارچەداریان ئەو پارچە لاستیقەیان ئەو پارچە قماشەیە ئیستیغلال بکرێ لە بۆ ڕەنگەکان لە بۆ ژمارەکان لە بۆ هەر بابەتێکی پەروەردەیی کە لە مەدرسەکان دەخوێنیان لە بۆ ئەندازەی منداڵەکان وەکو سێگۆشەوەیان وەڕەنجی چاویان شێوازی چاویان شێوازی دەست دەتوانی بەکار بێنرێ و هەموو لایەک سوودی لێ وەربگیرێ.